بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ کۆبوونەوەی فراوانی مەڵبەند بوو لەگەڵ سەرجەم کادیرانی سنووری مەڵبەند کە لە سەرجەم ئۆرگانەکان پێکاتە بوون لەم کۆبوونەوەیدا بەخستی هەموو بابەتەکانی ئەم ئەوەی کە ئێستا هەن پرسە گرنگەکان خرانە تاوەتی و باسەوە و بەرچاوی سەرجەم کادیران ڕەوشن کرا لەو پرسە سیاسانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کە دەگوزارێن کە هەرێمی کوردستان بە وەزعیشی ناخۆدەتی ئەپەڕێت و باسکردنی سەرجەم ئەو کار و ئیشانە بوو کە پێویستە مەڵبەند بیکات لەم سنوورەدا ئەمانەی کە گرنگن بەتایبەت پرسی پەروەەردە پرسی پێگەیاندنی کادیر پرسێکی زۆر گەرم بوو کە زۆرترین قسە و باسی لە خۆگرت و بەرنامەدا من دەوێت چۆن کادیرانمان لەم سنوورە پێ بگەینین و چۆن بە بەرچاویان ڕەوشنکەین لە داهاتوودا کە بتوانن بە شێوەیەکی چاکتر و باشتر کاری کۆمەڵ لەم سنوورە ڕاپەڕین.